یادگەی نیشتمانی بارزانی سەردەمیانەترین مۆزەخانەیە لە هەرێمی کوردستان کە بەشێکی مێژووی کوردستان دەخاتە ڕوو. یادگەکە دەڕوانێتە سەر گڵکۆی مەزاری نەمران ئەگەر جاران سەردانیکاران تەنیا مەزاری مەلا مستەفا بارزانی و ئیدریس بارزانیان دیتبە. ئێستا بەشێکی بەرچاوی ئەو مێژوەش دەبینن کە لە یادگەی نیشتمانی بارزانی نمایش کراوە. کە ئێستا یادگەی نیشتمانی بارزانی کراوەتەوە لە کاژێر چەنەوە بەڕووی هاونیشتماناندا کراوەتەوە بۆی بێن سەردانی یادگەکە بکەن. پشتی افتتاحکردنا یادگاه نیشتیمانیا بارزانی نمر ده هر 4 پارچه کردستانه و ناوا هرمل شار و شاروچکت کردستانه که ابروهنگ خولی رت بینن روزانه هزاران کس دلسوزت او ربازه که ربازا پیروزا بارزانی نمر ربازا کرداتی و مرداتی قستا مزار پیروزه و بارزانی نمر و یادگاه نیشتیمانیا بارزانی نمرد کن بو دیتنا میجو یا گل کرد حقیقت کجیه شانازیه. بە پێچەوانەی یادگەی نیشتمانی بارزانی کە بە شێوازێکی جوان و مۆدێرن دروست کراوە بەڵام هێشتاش سادەیی و خاکەڕاییەکەی گڵکۆی نەمران سەرنجڕاکێشە. و مزار پیروز بارزانی نمره بشی ادریس هردم ساخه اساس ربازا بارزانی دین بیا اول دین اخلاق لحل بجاره مزار وشوکو مزار پیشمرگه که یکو آخا پیروزا کردستان شرف و کرامت ملت که پاراسته و مزار السعادت و تقالیدت آینا اسلامی هات ینشتن چشت دست کرد ام بکار ناینین 44 سال اب وفاتا و ری برای داتت پاری که ابرام لمزار پیروز بارزانی نمرد حاضرین هزارا دلسوزت ربازا کرداتی و مرداتی که ربازا پیروزا بارزانیه قصدا اوه دوره و مزار پیروز بارزانی نمرد کرد. بەر لە 18 ساڵ بڕیار لەسەر دروستکردنی یادگەی نیشتمانی بارزانی درا ئەو کەسەی بۆ ئەم کارە ڕاستپێرا سیروان بارزانی بوو. هی بڕیار درا کە ئێرە دروست بکرێت. ئێرە ینی طبی دوای ئەوەی کە بڵێن فاتەکانیان هێناوە بۆ ئێرە هی جنابی بارزانی نەمر و کاکدریس لەو کاتەوە ینی زۆر خەڵک باسی ئەوەیە کرد بە تایبەتی ئەو کات کە دکتۆر ڕۆژ لە حکوومەت بۆ بڕیاری ئەوە درا کە مینیومنتێکی چکە خەڵک هەر ئەهات بە تایبەتی لە بیرەوەریەکان بە هزارها خەڵک بە دەها هزار خەڵک هەر ئەهات جا و بیرۆکەیە لەو کاتەوە دروست بۆ ئەگەر شتێک بکرێ مەسەلەن شتێکی بەسیتیش بێ ینی مۆزەیەکی بچووکیش بێ بۆ ئەوەی کەلوپەلی بارزانی نەمری لێدا بنرێ ماوەکەی چۆن بوو تاوەکو بە تەواوەتی ئامادە بوو بۆ کردنەوە چەندی پێچوو بە چەند ساڵ ئێرە تەواو بوو. وڵی دەتوانێت بڵێم ینی لە کارە عملی سەرەکیان بڵێن لە 2006ەوە دەست پێکرا کردنەوەی فەرمیەکەش بینیتان لە مانگی 11 ئەم مانگەی 5 کراوە ماوەیەکی زۆری پێچوو بەڵام کێشە زۆر بوون تەبیعی بۆڵەن شوێنەکە تۆسێ دوورە ینی دوورە دەستە تا شتێ بۆ ئێرە ئەو تایبەتی ئەو کات ینی ڕێگاکان خراپتریش بوون ئەوە هەروە کێشەی بودجە و میزانیەمان نەبووکەتەوە بێەوە بە تایبەتیش کە شەڕی داعش دەستی پێکرد چونکە من وەکو بڵێن سەرپەرستیاری سەرەکی هەموو پرۆژەکەم زۆر مەشغوڵ بووم ئەو کات ینی هەر بجگە لەوەی کە کەس بەریەوەی نەماوە کە بڵێ کار و ئیش و مەتحەف و ینی ئەو خەتەریاتێک کە تێڕستانی داعشات بەڵام منیش ماوەیەکی زۆر ینی مەشغوڵ بووم لەگە شەڕی داعش هەجار کەمتر بوو. ئەو کەلوپەلانەی بارزانی نەمر کە ئێستا هاتوونەتە ئێرە لەکوێ پارێزرا بوون ئەوان کەلوپەلەکانی هەر هەمووی زۆر جار باسم کردو بەڕاستی ینی وەکو بڵێ لەبێ هەمومان سوپاسگوزاریدا کە حەمایل بی ڕەحمەت بێ گۆڕی پڕ نۆر بێ لای خۆی پاراستە بوو هەمووی بە شێوازێکی وا چکە پاراستنی ئەو جۆرە
بڵێن پارچە و قماش و جلوبەرگیش ئاسانیە کە تێک نەشێ وا بەتەکید بجگەلەوەش ئەو هەموو دەربەدەریە یعنی ئاوەرە بوونەتە ئێران ئاوەرە بوونەتە تورکیا هەمووی بەشەر ئاوەرە بوونەتەوە ئێران هەمووی گواستۆتەوە و طبعا احتیمال هەندێک شتی کەم لا بەلاش ون بوو بێتن بەڵام هەمووی زۆربەی هەرە زۆری کە پارێزراون هەمووی بۆ داکە حمالی ڕەحمەتیە گەڕێتەوە. دانانی هەر پارچەیەکی هوەری لەم یادگەیەدا بە بێهۆکار نییە هەر لە نەخشەی کوردستانەوە تاوەکو دانانی پارچە و داشەکانی یاری شەترەنج. بڵێن دیتێل زۆرە باسی کە چۆن دروستکراوە هەر گومەزێک یاخود هەر قاعەیەک لەسەر شێوازێک دروستکراوە مەسەلێک لەوانە هەرچەند هەمووشی بەردی تەبیعیە جەنابی بارزانی نەمر زۆر حەزی لە یاری شەترەنج بووە ئەمەمان دروست کردەوە لەسەر ئەو بنەمایە کە شەترەنجە حەزی لە یاری شەترەنج بووە و یاخود دیارە سەرەکیەکەی بووە کاتی خۆی وەکوتر بڵێن خەریتەی کوردستانمان کردووە ئەم حوزەی ئاوا یان ئەم نافورەیە ئەمە خەریتەی کوردستانە ئەو پردەی کە لەسەر یەشتی ئەو پردە ئەوە پیشانەدا کە چۆن کاتی خۆی سنوورەکانی هەمووی بڕی کە چۆ بۆ ئیتیحادی سۆڤێتی. ئێستا لە یادگەی نیشتیمانی بارزانیدا لە بچووکترین یادگاری تاوەکو دەگاتە ئەم ئۆتۆمبیلانە لێرە پارێزراون. بۆیە ڕۆژانە لەو کاتەوەی کە کراوەتەوە هاونیشتیمانیان دێن سەردانی یادگەکە دەکەن. ئۆتۆمبیلی دانسقە و دیرۆکین ڕۆژانێک شاخە و شاخ و شارە و شاریان کردووە و سەرکردەکانی شۆڕشیان گێڕاوە. ئێستا لێرەن تاوەکو ڕابردوو نیشانی نەوەکانی داهاتوو بدەن. کاکسیروان پێم بڵێ بیرۆکەی هێنانی سیارەکانی بارزانی نەمر بۆ یادگەکە چۆن بوو؟ خۆی کە یادگەکە دروست کرا ئێمە حاولەمان کرد شتیش دانی بڵێن هی خۆی شخصی کە ماوە لێرە دای بنێن بۆ ئەوی بوو خەڵکەکە ببینێ بەڕاستی چکە مێژوەیە یعنی هەر شتێک کە ماوەتەوە لە خودی جەنابی بارزانی بۆ ئێمە مانان بووە بزانە بۆ هەموو کوردێک مێژوەیە ئێمەش بە باشمانزانی کە لە زمنیەوە لە زۆربەی بڵێن مۆزەکانی جیهانیش کە بینیمان ئەوەی کە بڵێن ئۆتۆمبیلی بووە پێشتریان ئەو مۆزەخانە سەر ئەو شخصی کە مۆزەی بۆ کراوە ئۆتۆمبیلیش دائمە لەگەڵی بووە کە بۆکاریان هێنەوە لەسەرەوە بیرۆکەمان بۆ دروست بوو کە ئەو ئۆتۆمبیلش بینی کە جەنابی بارزانی بەکاری هێناوە. زۆر باشە. ئەم ئۆتۆمبیلانە لەکوێ پارێزراون تاوەکو ئێستا لەکوێ بوون؟ ئەمە طبیعی هەر لە ئێرانیش پارێزراو بوون هەر لە گەراجێکی تایبەت دروست کرا بوو لە نزیک ماڵەکان لە منتیقەی مرگەواری ئێران و دوای ئەوەش کە گەڕانەوە عێراق هێناونیانە بۆ ئێرە و هەر پارێزراو بوون ینی لەسەر بڵێن قاعدیان بۆ کردبوو تا شتەکانی هەر لە مەسیف بوون هەتا پێش ئەم ماوەی یعنی هیچ دەستکارێکی نەکراوە گەر شتێک کوشتێک یا شوێنێکی تێکچوو بێت هیچ دەستکاری نەکراوە هەر بەم شێوەیە بووە نەخۆی هەم بەم شێوە بووە خاوێن کراوەتەوە تەبیعی پارێزراوە و ئەوەی مەکینە و شتینەشتی کە تێکچوو بوو ئیشی ناکرد ئەویان چاک کردوتەوە بین ینی لە فیتەرەوانە سەیریانە کردو بە و ئەخیرش کە بڕیارمان دەبێنی بۆ ئێرە ئەمەیان هی جەنابی سەرۆک بارزانی بوو سەرۆک کاک مەسعود ئەو بەکاری هێناوە 1970 مۆدلەکەی بەکاری هێناوە لە کاتی شۆڕشا و زۆر جار لە ڕسم و شتیواش دەرچووە بەڵام شەرت نییە ئەو کاتە ئەو بەکاری هێناعنی لە ناوی بوو بێتن بەکار هاتووە تا دوای 75 کە ئاوەرەی ئێران بوون لەوێش هەر دیسان ینی بڵێن ئەو کات و دوای کاتی قیادەی موقەتەوە زۆر جار بەکاری هێناوە لێ دوایەوە ینی دوای بڵێن کە وەفاتی بارزانی نەمر کە هاتەوە زیاتر لە منتیقەی مەرگەوەڕەوانە بووە و کاتیش هەر ماوەیەکی زۆر بەکار هاتووە دوای ئەوە بە دیاری داویەتی بە خەڵکانێکی ینی هەر لە ناو بڵێن ناو پارتی ینی لای خۆی نەماوە ئەو کات ماوەیەک لای خۆی نەما بوو بەبیرم دێ
نیسانێک هەبوو نیسانەکەی زیاتر بەکارهێنا دوای ئەوە دیارە دوای گەڕانەوە دوای بڵێن ئینتیفازە و نەوەتوەیەک فرۆشراوە لەوێ ینی ئەو کارکەی لە ئێرانما بووە دوای دۆزیمانەوە سنەوێ شتەکان خەبەریان نارد هەر کوردیش بوو خەڵکی زۆری پێچ و تاو کەسەتان دۆزیەوە بۆی دیسان لێ بکڕنەوە ئەو کاتە تۆزە نرخەکەی گرانتر نەکرد لە سەردان وەڵا هەر گوتی بە دیاری دەینێرین یعنی گوتی نامۆ شتەکانی دیارە پەیدای کردبووی ساڵی 75 و 76 و لەناو بڵێن نووسراوەکانی شارەبانی ئەوەی ئێران خۆی نامەی نووسی بگوتی ئۆتۆمبیلەکە لای منە پێم خۆشە بینێرمەوە چکە پیرۆزە هی خودی جەنابی سەرۆک بارزانیە کە سیرمان کردو ئەو ڕەقشتەکان فعلەنەوە بوو ئەو کات کاکسیداد گوتی تاکیدی کردەوە و گوتی ڕاستە خۆیەتی اینجا کڕیمانەوە خۆی ئەوەی کە لای بگوتی بە دیاری بیبن بەڵام تەبیعی قبولمان نەکرد و لێمان کڕیە و جارێکتر هێنامانەوە هەر ئەوە پاراستە بووی بەم شێوەیە ئەویش کە لە ئێو وڵا ئیشیە کرد تەبیعی ئیشیە کرد بەڵام دوای ئەوە ینی کوبڕی دەستیان تێوەردەوە خاوینیان کردوتەوە بەڵام هەنی هەر ئیشیە کرد بەڵام خاوێنیش نەبوو طبعا هەر ئەم دوو ئۆتۆمبیلەن یاخود ئۆتۆمبیلی دیکەشان کە بیهێنن لە یادگەکە دایبنێت بەڵێ ینی شوێن کراوە بۆ 4 ئۆتۆمبیل بەڵام یەکێکتر بە تاکید ینی ئامادە لەم ڕۆژانە هەنی خاڵی خۆشببوو مام کاک ئیدریسە کاک ئیدریس بارزانی ئەوش هەم بەوانش ینی تقریبا هەر هەم ئەمان مودێلە هەر چێڕکەکەشی هەروەکو ئەموا بووە هەر دیسان دوای لە ئێران خاوەنەکەی کە لای ئەو بووە ناوەکەیان ناردبوو سەنەویشتەکان ئەویشمان لە ئێران هێناوەتەوە لە ناوەتەکانەوە هەر پارێزراوە لەم نزیکانەویش هێنین بۆ لێرە دای ئەنێ سەرنجڕاکێشترین بەشی یادگەکە ئێرەیە گێڕانەوەی چیرۆکی شۆڕشەکانی بارزانی بە وێنە و کەلوپەلە بەرجەستەکراوەکان لە ڕۆژێکدا دێنە بەرچاوی سەدان کەس. خۆی جارە ینی بڵێ وەکو بیرۆکەی ئەشکەوتەکە مۆزەکە وەکو ئەشکەوت دروستکراوە زیاتر خۆی بیرۆکەی من بوو کە زۆربەی شۆڕش و خەبات و خەباتەکەی هەموو لە شاخ و چیاکانی کوردستان حاولەمە کردو هەر بەو شێوەی ئەو ڕنگ و بەردانەی کوردستانیش دروست بکرێ لەسەر ئەوە دروست بکرا دوای کە دێ لە دەستەڕاستەوە وێنەکان دانراوە بە گوێرەی شۆڕشەکانی بارزان کە لە شێخ عەبدولسەلامی شەهید دەست پێ دەکات دوای شێخ ئەحمەد و دوای کە دێتە سەر بارزانی نەمەر اینجا چۆن دەست پێ دەکات لە وەختی کە چوونە بوو لە ساڵی سیەکان و هەروە دوای کە دێتە کۆماری کوردستان لە مەهابات و ئیتیحادی سۆڤێتی و بەو شێوە تا دێتەوە قیادەی موقەت و شۆڕشی گوڵان هەمووی دانراوە لە ناوەڕاستیش ئەم بۆکسانەکە ئەبین هەمووی لە ئیتالیا دروستکراوە هەمووی کەلوپەلی شخصی بارزانی نەمرە ئەوەی کە ئەبینن ماشین ئەمە جلەکانێتی کە ئەمە بەڕێ لە شۆڕشی ئەیلول ئەمە زیینی ئەسپەکەیەتی هەر هەمانکەوەی لە وێنەکە چه هەیە هەمووی وەک خۆی هێنراوە لێرە دانراوە هەر هەمووی عینەوەنن ینی ئەسلی ئۆریژینەلەکان چۆنن ئەوەی کە باسمان کرد کە داکە حمال ڕەحمەتی هەموو شتەکانی پاراست بوو ینی زۆر جار جەنابی سەرۆکە فەرماڕێ ببینی بۆ عیبرەی لێ وەربگرن بەڵێ ئەمە خەریتەکە کراوە ینی تووسکێڵە بڵێن بە قیاس دروستکراوە ئەمە خەریتەکەیە کە وەختی کە چۆن بۆ ئیتیحادی سۆڤێتی کە چۆن هاتەوە ئەم هێڵە زەردە ئەم خەتە زەردە ڕێڕەوەکەیە کە چۆن لە مەهاباتەوە هاتوون بۆ نەغەدە و دوای دێنەشنە و لە گادەرەوە اینجا دەست پێکراوە ڕێڕەوەکە چۆن هاتوون اینجامە ئەم ڕاشە سنوورەکانن ئەمە کە بڵێن عێراق و تورکیا و ئێرانە چۆن هاتوون سنوورەکانیان بڕیوە و اینجا چەند شەڕی تێدەکراوە ئەم چاپەم لێرە بینی بۆم باس بکەی ئەم چاپە چییە کە لێرە دانراوە لەناو ئەم بۆکسەیە ئەمە هین ئیتفاقیەکەی ڕێککەوتنی 11 ئازارە خۆتان نەزانانی شتێکی مێژووی بووە یەکەم جار بووە لە مێژووی کورد کە بە فەرمی دانراوە بە مافی کورد بە و مافی ئۆتۆنۆمی بوو کوردستان 1970 ئەمە کە چاپی ئیتفاقیەکەی پێکراوە ئەو کاتێک کە
سەدام و بڵێن تیمەکەیان سەردانی بارزانانی نەمریان کردووە لە منطقەی چۆمانەوەە ئەمە چکە چاپ کراوە ئەم نسخەکەیەتی لێرە و ئەمە هەمان ئەو پرنتەرەیە کە بە دەست چاپکراوە کە پێی نووسراوە کە شکری نێروەی پێشمەرگە بۆ ئەو کاتە ئەو چێڕۆکەکەشی ئەگەڕایەوە گوتی کە چوون وەرحاصل دوایەوە کە شۆڕش تێک چۆنە دیارە ئەوەن لە ڕێی تورکیاوە ئاوارە بوون لە قرس بۆ ئەوان تەبیعی لە گوندێک تەسلیمی گوندێکیان کردووە کە کوردستانی تورکیا دایانەوە ئیتر ئەو هەموو شەڕ و شۆڕش و قیادەی موقەت و هەرگوتی لە بیرمان چوو بوو کە دوای ئینتیفازە و کە گەڕانەتەوە لە 92 بزانم گوتی ڕۆژێک کابراایە کات گوتی باسی ئەو گوندەی کرد گوتی من کوڕی فلانە کەسم ئەمری خوای کردووە و گوتی لە ناو هین کیسەیەک وەکو گونیە گوتی هێنا و لەوێ گوتی هەدیەکشم هێناوە گوتی منیش فکرم کرد گوتی ماوە لە گوندەوە هاتووە لەوێ کوڕی فلانە کەس بۆ احتیمالێک گوێزی هێناوە یا شتێک گوندێکتر گوتی جارێک تر دیسان کە قسەمانە کرد و چامان خواردە گوتی دیارێکم هێناوە گوتم باشە دوای گوتی دیارەکە چییە؟ گوتی کە دیارەکە هێنا کردمانەوە کە ئەمەیە گوتی هەر گەورەترین دیاری نەمزانی هەرماوە خۆی بیری نەماوەکە لەوەی داناوە هەموو شەڕۆینە ئیتر ئەو کات بۆ مەکتەبی جەنابی سەرۆکی ناردەوە احتیفازیان پێ کردووە تا ئێستاش لێرەمان لێرە دانراوە. ئەمە هی بڕێن دوای ڕێکەوتنی 11 ئازار کە اتفاق کراوە دیارە حکوومەتی عێراق ئەو کات نیەتیەوە نەبووە کە جێبەجێ بکە نیەتیان خراپ بووە و عملیات تەرۆریستیان کردەوە ئەو کات لە ساڵی 1970 مجموعەیەک پیاوی ئاینیان ناردووە هەم سنە و هەم شیعە کە یعنی هەریان لەوە وەرگرتووە کە زانیەتی احترامی ئەوان لای جناوی بارزانی نەمرد چەندە و ناپشکێدرێن ئەویان ناردووە و خەڵکی یەکێک لەو مەلانە کە باز دەکرێت پێیان گوتبووە کە ئەمە مەسەرەن هین لە قاچیان بەسوە لە ڕانیان بەستۆ پێیان گوتووە ئەمە مسەجلە دەنگ ڕێکۆردەکە کە دەستی پێکرد جەناوی بارزانی تۆ ئیش پێ بکە ینی زۆربەی ئەم مەلانش کە هاتووە نەیانزانێەوە نیە عملیاتی تەڕۆریستی کرابێک کە مەلاکان کرد لە نەخر جەماعەتی مخابرات و ئەمنی عێراقی بوون ئەوانە لە دەرەوە کە بۆمب شتیان پێ بووە ساڕۆخیان لەناوهینەوە بۆمبی دەستیان پێ بووە ڕوومانە ئەوانە لە ناو ئۆتۆمبیلانە ئەوانەی ژوورەوە شنجا ئەو کات کە دەستیان پێ کردووە و شوێنەکە تەبان تەقیوەتەوە بارزانی نەمر بریندار بوو ینی 2 ساچمەی بەسەری کەوت بوو وەوەی ئەگەر بینی لێرەش شوێنی هینەکەی لێە ساشمۆشتەکان بەڵام ئەو پێشمەرگەکان کون بوون لێرە شوێنی ساشمەکانن ڕسمی تریشە تەبیعی زۆرن بەڵام لێرە هەمووی جێگەنیەدا بنێ ینی سەلامەت دەرچوو بریندار بوو بەڵام برینەکەیان ینی زۆر ئەوە نەبووە ساشمەیە گوتی هەر هەبووە تا وەخیدەش لە پێستی ما بوو حەزی لە قاوە بووە ئەو قاوەیانی ئەمە هەری ئەو کاتە ئێستا ئەوەی قاوەکەی ینی خاوە نەکراتەوە ئەو شەری ئەو کاتە ئەو قاوەش هەری ئەو کات بوو هەری ئەو کاتەیە ئەوەی کە پارەی ورد و هەندێک نامیت کە شتی کچێتی ئەم جگارە و شتەکان هی ئەوانەی چاوانەی بڵێن عملیات تەڕۆریستەکان کردبوو ئەم ئەوانەی کە بەداخەوە کە مامۆستا ئاینیەکانیش کە کوژران هی ئەوان بووە لە گیرفانیان زۆر هەمویان لێرە دانراون هەموو لە ناو ژان تا شتەکان ئەمانەی کە عرزکرا هەمووی ئەو کاتێ ژووری ڤیدیۆگەلەری و پەرتووکخانە ئەو بەشانن کە دیرۆکی شۆڕشەکانی کورد بە دێکۆمنتکراوی نمایش دەکەن. جگە لە یادگاری و کەلوپەلەکانی بارزانی نەمر لە یادگەی نیشتیمانی بارزانیدا کەلوپەل و یادگاری دیکەی سەرکردەکانی مێژووی کوردستان لێرە هەڵگیراون. ڕۆژان عەبدوڕەحمان، ڕوودا و بارزان.